سڵاو خۆشەویستانم لە ئەڵقەیەکی تازەی بەرنامەی خوانی ڕەمەزان هاتمەوە دیداری ئێوە. خوانیم ئێوارێشمان بریتیە لە مەعکەرۆنی و لەگەڵ سوپێکە، هەردووکیان خواردنێکی ئاسانە و کاتێکی کەمێ. هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ. یەکەم جار سنگەکەی بۆ ئامادەکەین بۆ ناو ماکەرۆنیەکەمان، دواتر سۆسێکی بۆ دروستەکەین. بەم شێوەیە سنگەکەمان بۆ ورد کرد، پیازێکی بە بۆ وردکەین. سنگەکەمان بۆ ورد کردووە، پیازێکیشی بۆ ورد دەکەین، سوورەکەینەوە. دواتر سۆسەکەی بۆ دروستەکەین و ئەیکەین بەسەر ئەم سنگەیە. دواتر ماکەرۆنیەکە کە پێشتر پڵانومانە. ئێستاش سنگەکەمان ئەبێ جوان سوور بێتەوە. هەتا سنگەکەمان سوورە بێتەوە، سۆسەکەی بۆ ئامادەکەین. سنگەکەمان ئامادە بووە، تەماتە و تەرەوزەکەی تێیەکەین. هەتا کەرەستەکان ورتر بێ باشترە. کەوتچکێ دۆشاو. بەرنامەی ئەم ئێوارێشمان بە کۆتا هات بە سپۆنسەری بەرهەمەکانی سعید. ڕۆژوو تاعەتی هەموو لای قبوڵ بێ و تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سعید. شێف حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.